کێشە کۆمەڵایەتیەکان کە دروستە بن زۆربەی ئەتوانم بڵێم هەمووی بەهۆی تووڕەبوونەوەیە، بەهۆی تووڕێبوونەوەیە کارەسات ڕوو ئەدا. بێگومان تووڕەبوون هۆکارێکە بۆی کە کارەسات ڕوو بدە. ئەو هەموو کێشانە ڕۆژانە دەڵێن فڵان کوژرا فڵان کوژرا، زۆربەی ئەگەر تەماشا بکەی بەهۆی تووڕەبوونەوەیە. ئەوەشی خۆی دەکوژێ هەر تووڕەیە، پەنا بەخوای گەورە. لە کەسێک تووڕێ لە داخی کەسێک خۆی دەکوژێ، لە داخی کەسێک خۆی دەخنچێنێ، لە داخی کەسێک خۆی دەسووتێنێ. تووڕەیەکی تایە، ئەو تووڕێی وای لێ دەکات وەکو ئاگر دەیکوڵێنێ، پەنا بەخوای گەورە وای لێ دەکات کە خۆی بکوژێت، خۆی لەناو بەرێت یاخود خەڵکی بکوژێت. بەڵام زەرەرمەندی یەکەمیش خۆتی کاتێکە تووڕە دەبی، پێش هەموو کەسێک خۆت باجەکەی ئەدی. ئایا باشە ئەمە شێتی نییە؟ ئەمە کەم عەقڵی نییە؟ دوو لە ڕیبەڕێستان ئینسان لەسەر گژوگیا، لەسەر پوش و پەڵاش، لەسەر زەوی و زار، لەسەر لایتێکی فول، لەسەر دەستشکاندنەوەیە، لەسەر هەڕەشەیەک، لەسەر پەنجەڕاوەشاندنێک خەڵکی بکوژێت. شێتی چییە؟ ئەمەیە سەرەتاکەی شێتیە کە توش دەبێ، بەڵام کۆتایەکەی پەشیمان بوونەوەیە. کێشە کۆمەڵایەتیەکان لە تووڕەبوونەوە سەر هەڵەدات. خەڵکە کوژی هۆکارەکەی تووڕەبوونە، خەڵ بریندارەکەی، ژن تەلاقە دەی، ژن بە پیاوە لە تەلاقم دە تووڕێ بۆی وا دەڵێ. کارەساتەکان کە ڕوو ئەدات بەهۆی تووڕەبوونەوەی، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تووڕە مەبە. ئەمە ئامۆژگاری منە بۆ تۆ، چونکە تووڕە نەبی هەڵە کەم دەکەی، تووشی هەڵە کەم دەبیت. بەڵام بەرامبەرەکەت کاتێککە هەڵە دەکات بەهۆی تووڕەبوونەوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تووڕە مەبە، چونکە خوای گەورە دەفەرمێ والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. خوای گەورە کی خۆشەوێ؟ یەکێک لە صیفەتەکانی ئەهلی بەهەشت ئەوەیە ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە، تووڕەیی خۆیان دەخۆنەوە بەرامبەر بە خەڵکی، و خەڵکی عەفو دەکەن. خوای گەورە کەسانێکی خۆش دەوێت کە خەڵکی عەفوکەن و تووڕەبوونی خۆیان بخۆنەوە. ئەو کەسەی کە تووڕەبوونی خۆی ناخواتەوە تووشی کارەسات ئەبێ، بەڵام ئەوەی کە ڕق و کینەی تووڕەی خۆی دەخواتەوە خوای گەورە خۆشی دەوێت. جا کامل بۆ مرۆڤ باشترە خوا خۆشتی بوێ یا تووشی شەرمەزاری کارەسات بیت. بۆیە لەو کاتەدا خۆت ڕابگرە بە ئیزنی خوا، تووڕەیەکەت نامێنێت چەند دەقەیەکە چەند ساتێکە خۆت بگرە. بەڵام کەسی وا هەیە بەداخەوە دەبینی مەدحی خۆی دەکا، بە شان باڵی خۆی هەڵەدا، کاکە من کاتێ تووڕەم دەقەیە 2 دقەیە. باشە دەقەی 2 دقە کەمە؟ باشە بە دقەیەکە کەسێک شەڕکەر بێ بە دقەیە چەند ڕۆمانە هاوێژێ؟ باشە بە دقەیە ناتوانانی 75 سەرف بکەی، بە 10 زەلام بخەی؟ دقە زۆرە. بە چرکە ئەوانەی کە دەکوژن جارێ بە 5 چرکی پێ ناچێ. بۆیە دقە زۆرە بۆ تۆ، دقە بۆ تووڕەبوون کارەساتە. ئەگەر 10,000 کەس کۆ بێتەوە بە دقەی ڕۆمانە بخە ناوێنە بزانە پەنا بەخوا چەند کەسە کوژیت، 1000 کە زیاترە کوژی. دقە کەم نییە، 1 دقە، نیو دقە، ڕبع دقەیەک زۆرە بۆ کارەسات. کەواتە مەدحی خۆت مەکە، ئەگەر 5 سانی تووڕەبی مەدحی خۆت مەکە. بۆی ئاگاداری خۆمان بین، ڕقی خۆمان بخۆینەوە، تووڕەی خۆمان بخۆینەوە، بۆی تووشی کارەسات نەبین.